هي مال قربان وكو بيش كتماشاي كيني وكو فلاسي قراخان ما كردها سني هي فقط او كسيك الدرماني قد ليس سني بيولي فقط امان او قد ميك الدرمان نكرا سلا وردقه هي او وردقه ولا بيت كقوله بزرل قد مكودا انا زرل قد مكام جاي من دب عملنا عندي بعمل سايلوناك بهاري بيت كيبان بو خلق قد مكان انا هي جوان نابي تامي ناخوشه حمد و سنا بخوا نافلیای ناکەوێ ئینشاڵڵا ئەوەی کە مکافحی کردووە زۆری ئەیبینی مکافحی کردووە پلیای ناکەوێت تازە چونکە بۆ میعادەکەی بەسەر چوو وشکە بێ ئەڵەڵا لەخوا بە زیابی ئەم بانەی دوایی ینی تەواو گەرم قەڵەوە ئیسپادەی لێگا خاوەنی بە پێی ئەم زەکەوا دایەوە لە تماشایەکەی بە پێی تەجروبەی فەلاح هیچ هەوکاری حکومەت ئەلم دوایە نوێ بڕدەرماسووری تەوزێ کردووە ئەویش بە هەموو فەلاحێنە إذا وكو سمادو وكو إنه إشتى كويس مديا من وكو فلاح نمدي حكم التوزيع عاد يشتى قبل أول سمادان بمية درماني كلمة دان بمية أشتى أشوف لا أم لما هو برد درمان سوي التوزيع كده أي بكبيزة فلاح ولي كده خس فينا زانية قربان جان أرى والله بعض الشوين هي سني هي بعض كشين يهتي أم سنة أرى والله زردي زورا جان ما كمجي ناني ليناي انجا حكومتي نما خا هاوكاري نكدين ودرمان خو درمان كرين خو مانيكين نما خا حكومتي هيك هاوكاري نكدين والله من بيتل يوم شين هيتي وشين هيتي ثمنتي خيمه واذا عيل كان امتي خانه ارى والله هيتي ارى والله هيتي زوري شي بيو بي اخوا ارى والله لا تشيكاتك ادا قال مكم جكاك والله لو كاتاك قال مكت تقريبا خليكه تنيكاو نقيه لو كاتا يمشي يعني سكاتي أي سكاتي هيتي أرى والله سكاتي وهيك أي مزيو أي خوا. بەڵێ ئەم ساڵ مێرووی سن لە زۆربەی حەقلەکانمانە دەرچووە مێرووی سون یەکێکە لە مێرووە زیان بەخشەکان و ئەم ساڵ لە سونی بەڕێوەبەری گەشتیەکەماندا حەجمی چاندن 52,000 دۆنمە زیاتر لە 52,000 دۆنمە ئەوە توانراوە ڕێژەی باش زیاد لە تەنێک خەرکەری تایبەت بە مێرووی سن دابین بکرێ بۆ حەقلەکانمان ئەم مێرووە لە ئێستاە لەلایەن بەشە کوشتتوکاڵەکانی خورماڵ و سیروان و بیارەوە بە شپاراستنی ڕۆک دەست بە دابشکردنی قڕکەرەکرێ بۆ ئەو ناوچانەی کە مێرووی سنتیاندا بڵاو بۆتەوە و حەقلانی تیانە بڵاو بۆتەوە و گوندانە دیاری کراون کە تیاندا بڵاو بۆتەوە بۆی ئێمە لێرە بتوانین هەم خەڵاتچۆکردنی مێرووی سونەکە بکەین وەرزایدن لەگەڵەوەیشا کۆمەڵێ مێرووی تری زیان بەخشمانەیە کە پێوتری تریپسی حونتە تا ڕادەیەکە مساڵ بەهۆی ئەو کەشهەوا لەبارەی کە بۆ ئەو جۆرە حەشەرانە دروست بووە لە ناو حەقلەکانە دەرکەوتووە بەڵێ لە ئێستایەوە بۆ ماوەی 2 هەفتەیە دەست بە دابشکردنی ئەم قڕکەرە کراوە بۆ لە یازاریش لە ئێستایا بەردەوام دابەشەکرێت بەسەر براجوتیارەکان.